بەشێک لە خاوەن پێداویستیە تایبەتەکان و کەسوکاری ئەو نەخۆشانەی کە نەخۆشی تایبەت و درێژخایانیان هەیە لە بەردەم بارگای نەتەوەیەگرتوەکان لە هەولێر گردنەوە داوایان دەکرد عەبادی گەمارۆکانی سەر هەرێم هەڵبگرێت و دەرمانی پێویستیان بۆ بنێرێت چونکە بەهۆی کەمی دەرمانەوە ژیانیان کەوتۆتە مەترسیەوە بۆ خۆشیان لەبەر بێپارەی توانای کڕینی دەرمانیان نییە. ئێمە وەکو نەخۆشانی تەلەسیمیا، هیمۆفیلیا، بیرکۆڵ، ئۆتیزم، کەم ئەندامانی دەست و پێ، نابیستان و نابینایان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە دۆخێکی خراپداین بەهۆی نەبوونی دەرمان و بەشێکمان گیانیان لەدەستدا و ئەوانی تر بەهۆی نەبوونی دەرمان لە دۆخێکی خراپی تەندروستیدان. دەمانەوێت بوونی خۆمان مسلمێنن ئەو قەیرانەی کە عەبادی دروستی کردووە بەسەر هەرێمی کوردستانە ئەمانەوێت ئەو قەیرانە لەسەر هەرێمی کوردستان لابات وەکو بڕینی موچە و داخستنی مەتار. ئێمە هاتوونی ئێرە لە بۆ ئەوەی خۆپیشاندانێکی ئاشتیانە بکەین. داواکاریمان زۆریش نییە، بەس داواکاریمان لە بۆ دەرمانە، داو دەرمانە. ئێمە لە کۆمەڵەی بیرکۆلەکان مار هەیە 4 کەمەندای شەلل دەماغی هەیە، ژیانیشیان زۆر سەختە. ئەوانەی کە هاتینە ئێرە زۆرتان تەسویر کردووە هەموو لە تەبەقەی هەژارەکانن. بەشداربووانی گردبنەوەکە جگە لەوەی داوایان لە حکوومەتی ناوەند دەکرد بۆ ئەوەی گەمارۆکانی سەر هەرێم هەڵبگرێت و فڕۆکەخانەکان بکاتەوە، گلەییان لە حکوومەتی هەرێمیش دەکرد کە وەکو پێویست مافە سەرەتاییەکانی بۆ دابین نەکردوون. دەبێت ئێمە گلەیەکانی خۆمان لە حکوومەتی هەرێم بکەین چونکە ئێمە نزیکەی 27 ساڵە خاوەن ئیدارەی خۆمانین. من بە حەیب و شوورەیەکی یەکجار گەورەی ئەبینم کە حکوومەتی هەرێم خەڵکێکی ئەوها ڕەش و ڕوت و قوربەسەر بێ لەبەر دەرکەی UN داوای مافەکانی خۆی بکە. ئەگەر ئەوانە وەکو مافی مرۆڤ هەست بە مافی مرۆڤ ئەکەن بەڕاستی مەفروزە ئەو دیمەنەی ئەوڕۆ ئەبینن کورسیەکانی خۆیان چۆل بکەن، مەفروزە شەرمدایان بگرێ. کەماندامان هەموو چون و تێژێک زیاتر مەحرومن بێبەشن، ئەوانە ناتوانن ژانی خۆیان دابینکەن و زۆر بە زۆری کەمەندامان خێزانەکانیان لێک هەڵوەشاوە، وارووا زۆر بە زۆری دەربەدەر بووە، زۆر بە زۆری کە ناتوانانی ژانی ڕۆژانی خۆی دابینکە بۆ ئەوەی کە ئەو حسارە اقتصادیە کاریگەری کردە سەر خەڵکی کوردستان و بە تایبەتی کەم ئەندامان داواکارین یعنی لە هۆردە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق، یعنی ئەمە نەبینە زەعیە بینی هۆردەچان ناخۆشی هۆردەچان چکاوان مشکلی خۆیان پەیوەندی خۆیان بە خۆیان وایە. کێشەیمە ئەوە نییە یعنی لۆ ئەمەیان نایشتا ئەو بینەی ئەمە کێشەیمە ئەوەی موچەکانیمە بدەن. بۆی تێکچوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و ئەو گەماریۆی ئابووری و ئاسمانیی لەلایەن عێراقەوە خراوەتە سەر هەرێم، خاوەن پێداویستە تایبەتیەکان و توشبوانی نەخۆشیە درێژخایەنەکان زەرمەندی یەکەم بوونە چونکە وەکو جاران دەرمانیان لەلایەن بەغداوە بۆ نایەت و ئەوانەی پێویستیان بە دەروی وڵاتە ناتوانن لە فڕۆکەخانەکانی هەرێم گەشت بکەن، هاوکات بەهۆی کەمکردنەوەی موچەکانیان و پێنەدانیان لە کاتی خۆیدا لەلایەن حکوومەتی هەرێمەوە ژیانێکی کوولە مەرجی دەبەنە سەر. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.